دەتبی چاک نابێتەوە ئەو کاتەش و شەرشکە ئێمە کێشەمان نەبوو دڵمان پێکەوە لکە بەڵام یار بێوەفا بوو هەرویستی خۆی لێ مونکە لە دەریای عیشقی مندا کۆتایی هاتوو خێنکە ئەو دڵێ منی سوتان دەخودا لە تۆی بکە لە دەریای عیشقی مندا کۆتایی هاتوو خێنکە ئەو دڵێ منی سوتان دەخودا لە منی لەکە یادی دانەری سیان دەخوا لە ماڵی نەکە یادی کازان بێچارە عەبوو خۆی قوربانی کە عەبوو زمانی لاڵ دەبێ ناوی مامۆی تێنەکە عەبوو زمانی لاڵ دەبێ ناوی مامۆی تێنەکە دەک بە یادی سەرعان دوو چاوی بەندە هەر بە یادی سەرعانیا بۆ دوو چاوی کابەندە هەر بە یادی هاوکاریا بۆ تۆش دەڵێمە ئەو بەندە هەبوو قەت نەکەی نێوی مزەفەر تێ نەکەی یادی کاک مزەفەریا خوێندم بە پاشای مەکەی بەوەڵڵە من بەداییم یادی مزەفەر دەکەی تۆ ناتوانی ئەو دڵم لەلای خۆت زیندانی کەی تۆ پێم ناڵێ ناتوانی بۆ ساتێک میوانی کەی چونکە لە یەکەم ڕۆژدا خەریک بوو وێرانی کەی خەریک بوو لە ناخەما تا مردن لە ژیانی کەی ئەدویست بێتە ژێژوان ئەویست کە بێتە جێژوان فێری دەستەملانی کەی ئەدویست لە دڵی هەژار بە فێری ئەوی نەکەی ئەدویست بێتە ژوانت فێری دەستەملانی کەی ئەدویست بێتە ژوانت فێری دەستەملانی کەی ناتوانی ئەو کارە بۆچی تۆ ئەوی ناکەی عزیزم دڵم ناوێ عزیزم دڵم ناوێ تۆ ئاگر بارانی کەی بەڵام تۆ ڕوو ناکەی بەڵام تۆ کاڕوو ناچی چاچاوی کاوی نەکەی بەڵام تۆ درۆزنی بەڵام تۆ درۆزنی بۆ ناتەوێت جوانی کەی دڵویستی خۆشەویستی بە یادی جارانی کەی لە دووریت بسووتێ و فێری دابەڕانی کەی دڵویستی خۆشەویستی فێری نەیارانی کەی دڵداری ئاوانیە تۆ ویستت گێرانی کەی دڵداری ئاوانیە تۆ ویستت گێرانی کەی ئەوان بەشکەمی مەکە عاشقی ئەوها نەکەی دڵداری ئاوانیە تۆ ویستت گێرانی کەی ئەوهانیە تۆ ویستت گێرانی کەی ئەوان بەشکەمی مەکە ناشمەوێ هەرزانی کەی من ویستم خۆشەویستی بۆ دڵم یەکسانی کەی من ویستم خۆشەویستی بۆ دڵم یەکسانی کەی تەگە بە یادی دانەریا تەگە بە یادی ئەو سیانەی ئەو چاو ڕەشە لێم نەمرێ تەگە بە یادی کاک مامۆی تەگە بە یادی سەنعانیا ئەتۆ دوو چاوی حەبۆی بەخوای زۆرم خۆش دەوێ بەخوای زۆرم خۆش دەوێ خوێندم بە پاشای مەکەی زود ئوستادان جوان لەیدەن زود ئوستادان جوان لەیدەن ئێوە دەست و پەنجەکەی
مامۆستا باوشت كم لتاي في خوم وخوت هوانت قربان دكم قال يارم قولم بيدا درشي قراني دكم دس دقر مشاري كارشك بيدا دكم قال يارم قولم بيدا درشي قراني دكم جيبقرن هوا داران او بيان بريدكم همو جيقرانا او بيان بريدكم قليل من وادلم يا ديما مستمدكم مشانازي بيدكم سوين بقوري مردوكم جيار بنديانا قومي بقربان دكم هرب يادي جيارا او دو تاوي ماز دكم يسر رست جيارا او ريق تولناكم وبعضا هنر مندا بويا من قعدة دكم تجار قوتيا من قعدة دكم بخوات زاوية فيها النايب بتنزني وبريدك والله زاوية فيها النايب بتنزني وبيددن برام كغيرتها سندم بفهم برام غيرتها لو بندي بريدكم بولتيناتي روبرو بليق زي قلدكم برام بركو دخويني بيرا من دروناكم جيار بي وصقنا بي سين بقوري مردوكم جيار بي وصقنا بي سين بقوري مردوكم بسا جيار بنديانا هر برزا الله يكم بسا جيار بنديانا هر برزا الله يكم هاي دي ور 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 دي ور ور دي ور 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 كزيزر تاسبي دفتر لسر كم شرخ خنزر هر بيادي اسيانا دق بيادي كاك دانر بخوي زورم خوش دبي سوين دخل بيغمبر هر بيادي صنعانيا من مكتاز دي خمسر هر بيادي صنعانا من وقت هذه خمسر لك أسأل من أمريش